تەنها ئەڵێم دوای ئەو هەموو گفتوگۆیانە عاقبەت حکوومەتی عراقی 500 ملیار دیناری ناردۆ بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان یان بڕیاری لێداوە کە بینێرێت. ئێوە ئەزانن کە هەرێمی کوردستان پێویستی بە 940 ملیار دینارە بۆی کە موچەی هاونیشتیمانیان دابین بکات. ئەمەی کە حکوومەتی عراقی ناردوێتی بەشی پێداویستی موچە ناکات. سەرەڕای جێبەجێکردنی هەموو ڕێکەوتنەکان و هەموو پابەندیەکانی سەرشانی هەرێمی کوردستان، بەڵام حکوومەتی عراقی تاوەکو ئێستا التیزاماتی نەکرد بۆ ڕێکەوتنانەی لەگەڵ هەرێمی کوردستان هەیبوو و هەروەها لەگەڵ لە یاسای بودجە کە لە پەرلەمانی عراقەوە دەرچوو ئەو پشکەی بۆ هەرێمی کوردستان دیاری کردووە، تاوەکو ئێستا نەک ئەو پشکە نەنێردراوە بەڵکو موچە خۆرانی هەرێمی کوردستان نەنێردراوە. ئەمەی کە ئێمە ئەیبینین لایەن حکوومەتی عراقیەوە هەست بەوەکەین کە ئەمە سیاسەتێکی برسیکردنە و فشارێکی برسیکردنە بۆ سەر خەڵکی هەرێمی کوردستان و دەستبردنە بۆ قوت و موچەی خەڵکی هەرێمی کوردستان و تێکەڵکردنی برسێتی و حەقی هاونیشتیمانیانی هەرێمی کوردستانە لەگەڵ پرسە سیاسی و لەگەڵ ئەو کێشە سیاسیانەی کە هەن دەستبردنە بۆ مافی خەڵکی هەرێمی کوردستان. یاسای مازنەی 23 24 25 ئەنواع کێشەی بۆ هەرێمیش و تەنانەت بۆ وەزارەتی مالیە عێراقیش دروست کردووە. کاتی خۆی من لە دژی ئەو یاسایە من خۆ وەکو وەزارەتی مالیە وەکو وەزیری مالیە بەیانێکم لەسەر دەرکرد، چونکە ئەمزانی دەرهاویشتەکانی دەرهاویشتی زۆر پڕمەترسین. ئەوەی کە گرنگ بێ لە نەفەقاتی تەشغیلی یعنی ئەو قانونە پێم وابوو غەدرێکی گەورە لە کوردەکە و هەرواش دەرچوو. ئێستا پاش ئەوەی سلسلەیەکی دوور و درێژ کۆبوونەوەمان کرد، لیژانی فەنی هەردوو لامان تیمی هەردوو لامان کۆبوونەوە، ئێستا کێشەیەک دروست بۆ کێشەکە نەتیجەکەی بۆ تەواو بووە کە شایستە دارایەکان کە حکومەتی هەرێم بەپێی قانونی بودجە مستحقێتی کە ئەوایە هەموو مانگێک تریلیۆنێک و 300 ئەوە نەمان بۆ بنێرن نەبوو، بەعاملیان بە قانونی بە ئالێتی لەگەڵ ئێمە کردووە کە پێڵێن ئینفاقی فعلی. بەپێی ئینفاقی فعلی بەداخەوە هەرێم لە زمنی عێراق حساب ناکەن، محافەزاتی عێراق هەرێمیان لێ دەرکردووە. بۆ داهاتەکانی ئێمە بەلایەن و تەبیعیە هەموو داهاتەکانی ئێمە هینەوت و نانەوتی بەرن، بەڵام لە استحقاقاتی ئێمە حسابمان بۆ ناکەن، حسابی 15 محافەزەکەن. واتە ئەگەر لە ئینفاقی فعلیش تەنانەت ئینفاقی ئێمە کە ئەو چەند مانگی پێشومان لە حدودی 5 تریلیۆن دینارە بۆیان حسابکردنە ئەو ڕێژەی ئێمە هەیە ئەبوو بە مانگانە بوو بە 990 شتێک دینار، بەڵام ئەوەشمان لەگەڵا ناکەن. هاتوون نەفقاتی 15 محافەزەکە نەفقاتی سیادی کە عادەتەن تەقدیری ڕقمەکەی مەگەر خوا بزانێت چۆن دیاریەکرێت، نەفقاتی حاکیمە و سیادی لە دەرەکەن اینجاوە ئێمێنێتەوە زەربی 12.67 پێماڵەن ئەوە حەقی ئێوەیە کە ئەو حەقە بەپێی ئەو ژمارانەی کە لە قانونی موازنەیە بۆ موچەخۆرانی ئێمە دیاری کراوە و پەرلەمانی عێراق دەنگی لەسەرراوە. ئێمە هەموو مانگێک بەلایەنی بەس بۆ موچە 940 ملیارمانەوێ، بەڵام بەپێی ئەم ئینفاقی فعلی بێت ئێمە مانگانە لە 598مان زیاتر بۆ نایەت. بەداخەوە لەو ماوەی پێشوە ئەو هەموو دانوستانی کە تیمەکانی ئێمە چوون نەتیجەیەکی ئەو تۆی نەبوو، دواتر بەداخەوە هاتەوە سەر ئالێتی قەرز بە ئالێتی قەرزیش کە ئێمە 500 ملیارمان بۆ دابنێن بە دڵنیایی ئەوە پێویستیەکانی ئێمە تەمین ناکات. طبعا لە دوا کۆبوونەوەی وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان و عراقی فیدراڵی کە بەسەرپەرشتی بەڕێز وەزیری دەرەوەی عراق بەڕێز دکتۆر فواد حسێن ئەنجام درا لە بەغدا کە ڕۆژی چوارشەممەی پێشوو بوو، پێشنیاری هەرێمی کوردستان ئەوە بووە کە مەسلەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و هەروەها خانەنشینان و ڕەواتبی پێشمەرگە بهێنرێتە دەرەوە لە مەسلەی ئینفاقی فعلی، چونکە لە عێراق هەتاوەکو ئێستا سەرڕای ئەو هەموو ئەزمانێک کە لە دوای ساڵی 2014 ڕوویان داوە چ بەدابەزینی سعری نەوت چ ئەزمەی ئابووری، بەڵام موچەخۆرانی عێراق لە کاتی خۆیان دراوە. پشتی دەرچوونە ئەبێ بڕیارە 25 نەفت هاتە ڕاگرتن، ڕاگرتنا ئەبێ نەفتێژی یەکەم تشت مەسلحەتا عێراقی داینە، چونکی فروتنا 400,000 بەرمیلێت نەفتێ هەک ئەم سەر هەفتێ دۆلاراژی حسابکەن، یعنی هەیوانە 850 ملیۆن دلار زەرەر داهاتێ عێراقت کەوید. ئێمە چی دەکەین؟ هەنگاو دەنین بەرەو دوو هەنگاو. یەکەمیان ئەوەیە کە ئێمە بە زووترین کات وەک حکوومەتی هەرێمی کوردستان
کۆبوونەوەی خۆمان دەکەین و بەسەرپەرشتی جەنابی سەرۆکی حکوومەت کۆبوونەوەکانی خۆمان دەکەین و بە ئامادەبوونی هەموو کابینە قسە لەسەرەوە دەکەین کە هەنگاوی داهاتوومان چۆن دەبێت و چۆن مامەڵە لەگەڵم بارودۆخە دەکەین و لە هەمان کاتا دەرگای گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی عێراق ناپەچڕێنین چونکە نامانەوێت لە هەموو کاتێک ئێمە دەستی ئەوەی گفتوگۆکردنمان درێژ کردبوو و بەردەوام دەبین لەسەر ئەم هەنگاوە بەڵام موقفی فەرمی هەرێمی کوردستان بێگومان لە کۆبوونەوەکانی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان دیاری دەکرێت